بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئاگری دۆزەخ عقوبەیەکی خوا، عەزابێکی زۆر بە شیددەت کە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ کەمترین ڕێژەی عەزاب و عیقاب لەناو جەهەنەمە بریتیە لە پێڵاوێکی ئاگرین کە ئەکرێتە پێی ئەبوو تاالب و مێشکی سەری ئەکوڵێنێ. ئەوە نزمترین پلەی ئاگرە کە لە جەهەنەمە ئینسانەکان ڕوبەڕووی ئەبنەوە لە بەردەم ڕەب العالەمینە. ئاەتەکانی قورئان، فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زۆر باسی شیددەت و قورسی ئاگرەکەیان کردووە کە لە خزمەت ئاەتەکانە ئەوەستیت ئینسان سام ئەکاتەوە خوایەکی ئەوەندە بە بەزەیی و بەڕەحم چۆن تووڕە ئەبێ لە ئینسان و ئەبەو کەیفیەتە عقوبەیەکی زۆر گەورەی ئەدا. ئاخر ئینسان کەون و کائینات هەمووی لە پێناوی تۆیە دروستکرابێ و تۆش لە پێناوی عیبادەتە، نەک عیبادەتەکەت جێبەجێ نەکەی، بەڵکو خراپەکاری لەسەر زەویە بڵاو کەیتەوە، پێچەوانەی ویستی خۆت و ویستی خوا جەل جەلالوه بجوڵیتەوە، ئەبێ عقوبەکە چەند قورس بێ و چەند گەورە. خۆشەویستانم، چەند گەرمی لێرە ببینین، ئەگەر بمانێ پێناسەیەکی جەهەنەم بکەین ناتوانین. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ ئاگری ئێرە 99 جار کەم کراوەتەوە، کەمێکی هاتوۆتە سەر زەوی. لە ڕوایەتێکە 70 جار کەم کراوەتەوە، ئینجام ئاگرە دەرچوو. هەرچی بکەین قل نار جەهەنەمە ئەشەد حەڕا، هەرچی بڵێن ئاگری دۆزەخ زۆر زۆر گەرمترە لەوەی کە بە زیهن و بە خەیاڵ و بە عەقڵی ئێماتی ئەپەڕێ. ئەو عەذابانەی کە دانراوە نمونەیەکی بچووکی خوای گەورە لەسەر زەویە داناوە، نمونەیەکی نزیک لە خۆمانەوە، چونکە ئینسان ئیشی بەبێ ئاگر ناڕوە و هیچ کەسێکمان نییە شتێک لە شوێنەکانی نەسووتا بێ ڕۆژێ لە ڕۆژان و دەستی داخ نەبوو بێ و هەستی بە ئێشی ئاگر نەکرد بێ. ئەمە شتانێکی بچووک لە دنیا خوا پیشانمان ئەدا، ئەگەر عەبدایەتی ئەو نەکەین و صادق و ڕازگۆ نەبین، نەتیجەمان ئەبەو شێوازەیە کە لە بەردەم ڕەب العالەمینە عقوبەیەکی زۆر گەورە ئەدرێن. من ئەمڕۆ لە خزمەتتانە ئەمەوێت دەکردەوە باسکەم دەکردەوە ئەم دەکردەوە کە لە خزمەتتانە باسی ئەەکەم دوورمان ئەخاتەوە لە ئەگری دۆزەخ، ڕزگارمان ئەکا لە ئەگری دۆزەخ. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ هەر کەسێک شاهیدی بدا ما من أحد يشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله، أم وشيء بجواني بلا لا إله إلا الله محمد رسول الله صدقا من قلبه، للدلية وأم كلمة يدرشي بالروح بالدل أم كلمة بلا بالرازقويتي لقال خوايا إلا حرمه الله على النار. لە ڕوایەتێکە ئەفەرمێ هەرکەس ئەخیر و شەو کۆتا و شەی سەرمەرگی بریتێ بێ لە لا إله إلا الله محمد رسول الله صدقا من قلبه، بەڕازگۆیی لە بەردەم خوایە إلا حرمه الله على النار، خوای بە بەزەیی حرام ئەکا لەسەر ئاگر کە عەزەتی ئەم بدا. جارێک لە خزمەت هاوڵان ئەفەرمووی ئەلا ئوخبیڕوکم بمن يحرم على النار، پێتان بڵێم کێ حرامە لەسەر ئاگر کە عەزیەت و عقوبەی نەدا؟ ئەوانش فەرموویان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. فەرمووی هەموو کەسێک على كل قريب هين سهل
هەر کەس طبیعەتی نەرم بێ سەهل بێ لەگەڵ خەڵکە لە معاملە و هەڵس و کەوت و کاری ڕۆژانەیە قەریب بێ خەڵک زۆر زوو ئولفەتی پێوە بگرێ فەرمووی ئەم کەسە حەرامە لەسەر ئاگر کە ئاگر بیخوات و عقوبەی بدە کۆمەڵی صفات هەیە لە ئینسانە زۆر بچووک و سەهلە بەڵام زۆر ئەجری گەورەی هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی ڕەحمەتی خوا لەو کەسەی کڕینی کرد فرۆشتنی کرد قەزاوەتی کرد قەرزی وەرگرت قەرزی دایەوە بە سەهلی بیکات لە کار و کاسبیە گیر و گیر نەبێت سەهل بێ لە معاملەیە ئاسان شتی بفرۆشێ و ئاسان شتی بکڕێ هەندێک قەواعید هەیە لە کڕین و فرۆشتنە کەسی موسڵمان ئەولاترە لە هەموو جیهانە کە جێبەجێیک وەرگرتنی سوودی کەم و قازانجی کەم لە بەرامبەر دڵخۆشکردنی بەرامبەرە زۆر گەورێ ئێمە هەموو جارێک کڕین و فرۆشتن ئەکەین ئەوەندە بە سەعب شتەکە ئەفرۆشین کابرا چاوی لە پارەکە و ئێمەش چاومان لە شتەکەیە هیچ لەمە سوودی لێ وەرناگرین کەسی موسڵمان سەهل لە طبیعەتی ئەو کەسەی کە حرامە لەسەر ئاگر عەزەتی بدا طبیعەت نەرمە طبیعەت سەهلە بەعام لە کاروباری ڕۆژانەیە و ئیشی خۆیان سەهلە هەر یەکێک لە ئێمە ئەبێت لەگەڵ خێزانە لەگەڵ ماڵ و مناڵە یعنی طبیعەتێکی سەهلی نەرم بۆ دینداریمان بەهێز یا یحیا خودی الکتاب بقوة لە کاری ڕۆژانەمانە لەگەڵ یەکترە لەگەڵ یەتی بوونەوەرە سەهل و ئاسان قەریب کەسێکەیە کە لە خۆیەوە ئەچێتە دڵەوە نزیکە لە خەڵک طبیعەتی پاکە چۆن مناڵ دڵی سافە بە هەمان شێوازەویش دڵی سافە ئەفەرمێ ئەمە حرامە لەسەر ئاگرکەوە عقوبە و عەزابی بدە سێهەم هەردوو قاچێک لە پێناوی خوایە لە جیهاد لە پێناوی خوایە تۆز بیان گرێت بە هیچ شێوازێ ئاگر نایان گرێت أفرمن من أغبرت قدماه في سبيل الله حرمه الله على النار لروايتك حرمهما على النار أو دوقاتيك لبيناوي خوايا قرد أقرن توز أقرن كسك أشيب وجهاد لبيناوي خوايا أفرمي حرام لسر أقرك عقوبة وعذابي أم كسبدا طبعا لبابتي جهادا ئێمە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی حەضارەتە هیچ حەضارەتێکیش بەبێ هێزدا نامەزر بۆیە ئومەتی ئیسلامی چۆن ئێستا ئەبینین لە جیهانە هەر کەسێ هێزی زۆرە ئەوە حاکمی جیهانە ئێمە ئومەتی ئیسلامیش ئومەتێکی ضعیف و لاواز و بێکەڵک نین لە مێژووی ئینسانیەتە سیرکە کەسێ دەست ناکەوێت بە ئەندازی مجاهید و خەڵکی پاڵەوان ئازا و ڕۆح لەسەر دەست بۆیە ئەو کەسەی کە ئەم فەرمایشتانەی جیهاد ئەخوێنێتەوە بەڕاستی ئاگری تێبەرەبێ یعنی کەمێک تۆز بەرجلەکانی تۆ ئەکەوێ بەرقاچت ئەکەوێ لە پێناوی خۆیە ئاگر حرامە بێ لەسەر شتانێکی بەسیط کە لە جیهادا ئینسان چکە فی سەبیلی الله لە قورئان و سونەیە لەکوێ بەکار هات باسی جیهاد و قیتال و ئەو مەیدانەیە دەی ئینسان کەمێ تۆز لە پێناوی خۆیە بگرێ لە مەیدانی جیهادا ئەوە ئەبێتە سەبەبی ئەوەی کە حرام بێ لەسەر ئاگر حتا هەندێک لە مجاهیدینی گەورە ئەهاتنەوە جلەکان ئەتەکان ئەیان کردە ناو شوشەیەکەوە کە ئەمردن لەگەڵ خۆیان ئەیان ناشت کە خۆی گیان ئامەمان هەیە لە پێناوی تۆیە چوارەم دانە بەخوا خۆشەویستانم ئەو سوژدانەی کە ئیبن ئەم جێ سوژدانە هەمووی لە قیامەتە شاهیدیدان بۆ ئەدە ئەگەر چی ئەم زەمانە زەمەنی جەفا و وشکیە ئیمامی ڕافعی قسەیەکی هەیە ئەفەرمێ لە مزگەوتێکە نوێژم کرد کە خەڵکەکە چوونە دەرەوە سەیرم کرد هەموو مزگەوتەکە شوێن سوژدەکانی تەڕ یەک شوێن سوژدە نەبوو تەڕ نەبێ ئەو زەمەنی ڕۆحی زیندوتان بۆ باسەکەم دڵی زیندوو ئەم زەمەنی جەفایی خۆمان نا چکە بەڕاستی ئەمە زەمەنێکە زەمەنی وشکبوونی چاوەکانە زەمەنی وشکبوونی دەریای چاوە جارێک لە شوێنە کۆڕێکم هەبوو لەسەر گریان گەنجێک گوتی مامۆستا هەر ئینسان ئەوە نییە ساڵی جارێک دوو جار لە پێناوی خوا بگریە گیانی من لەم زەمەنە بە بەڵام زەمەنێک هەبوو لە هەر چوار ڕکاتی نوێژە لە سوژدا ئینسان ئەگریە بۆیە ئەفەرمێ حرم الله على النار أن تأكل أثر السجود ئەم شوێن سوژدەی تۆ کە ئەیخیتە سەر زەوی لە بەرخاتی خوا ئاگر نایسووتێن
ئاگر نایسووتێنێ. ئامادەکەی لە نوێژەکانە، گورجوگۆڵی لە نوێژەکانە، تون و تۆڵی لە نوێژەکانە ئەبێتە سەبەبی ئەوەی کە نەجاتت بێت لە ئاگر. لە ڕوایەتێکە هاتووە 4 ڕکات پێش نوێژی نیوەڕۆ سونەت جێبەجێ کە 4 ڕکات دوای نوێژی نیوەڕۆ. ئەفەرمێ هەر کەسەی محافەزە بکە لەسەر 4 ڕکات بەردەوام بیکات پێش نوێژی نیوەڕۆ دوای نوێژی نیوەڕۆ 4 ڕکاتی سونەت کە حەڕەمەه الله عەلە النار. خوای گەورە حرامی کردووە لەسەر ئاگر کە عەزەتی ئەو کەسە بدە. لا إله إلا الله بەعام و گشتی وتومانەکە ئەگەر لە دڵتەوە دەرچوو جێگات بەهەشتە و حرامە لەسەر ئاگر عقوبەت بدە. سبحان الله لە ڕوایەتێکە دقیق باسی سەرمەرگەکە ئەفەرمێ لا إله إلا الله عند الموت من رزق هن عند موته ئەو کەسەی لە کاتی مردنە خوا ئەم ڕزقەی پێ عەتاکە لەم تەمەسەه النار ئاگری بەرناکێ. ئەلێرە زیاتر مەبەستم ئەوە ئینسان دائیمە بەشێک لە دوعاکانی دوعاکە خوایە لە سەرمەرگا ڕزقم بدەیت کە لا إله إلا الله بە زمان ما بێ. ئەم وشە جوانە کلیلی دەرگای بەهەشتە بە زمان ما بێ زمان و قفڵ نەبێ. حوتەم گریان لە پێناوی خوایە ئەو دوو چاوانەی کە فرمێسکیان پێێتە خوارەوە عینانی لەن تەمەسەهما النار دوو چاو ئاگریان ناگاتێ. یەکێک لەوانە عینم بەکەت من خەشیەت الله چاوێکە کە لە پێناوی خوا قەترەیە فرمێسێکێتە خوارەوە وەلەو بە ئەندازی سەری مێشێک بێت بە حاڵ ناو چاوی توێ بگرسێتەوە مادام لە بەرخاتی خوایە چاوەکەت ئەپارێزێت لە ئاگر. زانایانە فەرمونون هەر ڕیوایەتێک باسی جزئی ئینسان کرا کولی ئینسان ئەگرێتەوە. چۆن مەسەڵەن ئەو ڕوایەتێکمان باس کردوتمان قاچی ئاگر نایگرێ، ئەم ڕوایەتە ئەفەرمێت چاوی ئاگر نایگرێ، یعنی هەموو جەستەی ئاگر نابینێ. هەر ڕیوایەتێک لە ڕیوایەتە پیرۆزەکان باسی بەشێک لە لاشەی ئینسان کە کە ئاگری بەرناکەوێ هەموو لاشەیەوە ئینسانە ئاگری بەرناکەوێ. گەنجە بەڕێزەکان هەشتەمیان بۆ ئێوە زیاتر بۆ هەمومان بەخوا چاوێک کە لەبەر خاتری خوا سەیری حرامێک ناکە و ڕای ئەگرێت لە بەرامبەر حرامێک. چ ئافرەتان و چ پیاوان چاوەکانیان کاتێک کە ئەپارێزن لە بەرخاتی خوا سەیری حرام ناکەن. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە ڕوایەتێکە ئەفەرمێ 3 چاو ئاگریان ناگاتێ چاوێکیان بریتێ لە چاوێ لە پێناوی خوا بگری چاوێک لە پێناوی خوا با بڵێن حرەسیات بگرێت لە پێناوی خوا لە مەیدانی جیهادا چاوی سێهەمیان چاوێکە کە چاوەکە ئەنوقێنێ لە مەحرەمێک لە حرامێک سەیری ناکات. ئەفەرمێ وعین غضت عن محارم الله چاوێکە کە چاوەکەی پۆشیوە لە حرامەکان و سەیری حرامی نەکردو. نۆیەم دانە هەر مسلمانێک 3 مناڵی وەفاتکە لە ڕوایەتێکە 2 مناڵ لە ڕوایەتێکە 1 مناڵ وەفاتی کرد إلا ئەم مناڵە ئەبێتە سەبەبی ئەوەی باوکی دوور خاتەوە لە ئاگر. ئەفەرمێ لا يموت لأحد من المسلمين 3 من الولد فتمسه النار. هیچ ئیماندارێک نییە لە ئیمانداران ئەگەر 3 مناڵی وەفاتی کرد ئاگر نابینێ و ئاگری بەر ناکەوێ إلا تحلة قسم. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ إلا بە ئەندازی ئەوە نەبێ کە سوێنەکەی خوا نەشکێ. سوێنەکەی خوا چیە؟ ئیمامی نەووی ئەفەرمێ ئەم ئاەتە پیرۆزەیە کە ئەفەرمێ وإن منكم إلا واردها وكان على ربك حتما مقضيا. هیچ کەسێک نییە هاڵاوی دۆزەخی بەرنەکەوێ. وإن منكم إلا واردها ئەمە قەسەم نییە بەڵام قەسەمێکی مەحزوفی تایە لە زمانی عەرەبیە، یعنی قەسەم بەخوا هیچ کەسێک نییە إلا وارد ئەبێتە سەر ئاگر. عولەما فەرموویان ئەمە بریتێ لە پردی سڕات، هەموو کەسێک ئەبێ پێیان ڕاببوێرێ بەو ئەندازە نەبێت کە خوا سوێنی خواردووە هەر ئەوەندە بەسەر پردەکان ڕائەبوێرێ ئەڕواتە ئەو بەرەوە، بەس ئەوەندە نەبێ ئیتر هیچ بە هیچ شێوازێک ئاگر نابینێ ئەو کەسێکەوە 3 ئەولادی 3 کوڕی لە پێناوی خوایە وەفاتەکە. دەیەمین دانە و کۆتا قسم لە خزمەتتانە فەرمایشتێکی پێغەمبەریانە صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ 3 شت هەن لە هەر کەسێکە حرامە لەسەر ئاگر
کە جەستەی ئەم عەزیەت بدا و جەستەی ئەم حرامە لەسەر ئاگر لە هەردوو لاوە ئاگر ناتوانێت جەستەی ئەمیش بە هیچ شێوازێ ناسووتێ کەسێک کە ئیمانی بەخوا هەبێ یەک خوای خۆش بێ دوو سێ هەمن بەلاوە گرنگە وأن يلقى في النار فيحرق أحب إليه من أن يرجع إلى الكفر ئاگرێکی زۆر گەورە بکەنەوە ئەم کەسە بخەنە ناو ئاگر واللهی ناو ئاگرەکەی پێ خۆشترە لەوەی بسووتێ نەک پاشە کشەکەەوە بگەڕێتەوە لە ئیسلام و بەرەو کوفر بڕۆ هەر کەسێ ئەم ئیمانە یەقینیە لە دڵیا بێت بە هیچ شێوازێ ئاگر نایسووتێنێ ئێمە بەڕاستی خوا نیعمەتی ئیمانی پێداوین لەوەچی خۆمان زۆر هەست نەکەین بەو نیعمەتە جوانە هەتا ئینسان نەچێتە ناو کافر و بێدینان نیعمەتی ئیمان نازانێ بڕواکەن سەیری گرتە ڤیدۆیەکم کرد لەسەر ئەو کەسانەی کە مشک ئەپەرست یعنی ڕۆژانە 25,000 کەس ئەچنە مەعبەدێکی بتپەرستی 25,000 کەس شیر دانراوە بۆ مشکەکان چەندین کەس سەرە ئەگرێ بۆی تۆزە لەو شیرێ بەرکێ بیخۆ کە مشکەکانی بەسەرەوە چەندین کەس ئاوا ڕاکشەوە بۆی مشکێ بێ قاچ بخاتە سەر سەری و سەر پشتی لەم زەمەنە ئەمانەی کە ئەچنەوە تەسەوڕ نەکەن هەیە شادەی دکتۆراشی هەیە وا نەزان لە دنیا دوا کەوتون ئەم کەسی کە چووە مقابلەی ئەمانە ئەکا ئەڵێ کەسی وا هەیە 40 ڕۆژدا ئەنیشێ ئاوا لە سوچێکە سەیرەکە لەبەرەوەی ئەم هەزاران مشکەی کە لەم شوێنە هەیە دەنکە مشکی سپیتێ ئەگەر مشکی سپی بینی ئیترەوە بەختی بەربووە ئەڵە جاری وا هەیە 40 ڕۆژ ئاوا بۆ شێوازە دائەنیشێ لە شوێنەکە سەیری ئەو شوێنەکە مشکەکان یانە دەرەوە بەشک و مشکی سپی بێتە دەرەوە بەختی بجوڵ تەسەوڕەکەن ئینسانیەت بەو شێوازە لە دواوە بێ ئەم کەسی کە چووەتە ئەم شوێنە لە زۆر کەس پرسیارەکە کە بەس بۆچی مشک ئەپەرستن ئەڵێن ئاخر ئێمە خواکەمان تووڕە بوو لە کوڕەکەی دوعای لێکرد بوو بە مشک ئەی باشە ئەی خواکە خۆی بۆ ناپەرستن بۆ مشکەکە ئەپەرستن ئەمە لی تووڕە بوو غەزەبی لێ گیراوە بۆتە ئەوە کەس نەیتوانی جوابەکە بدات و کەسیش نەیزانی هۆکاری ئەمە چیە پەرستنەکە بۆ ئێمە لە نیعمەتێکی زۆر گەورەین بەخوا نیعمەتی ئیمان زۆر گەورەیە واللهی ئەبێت لە یەقین تا هەبێ نەک دوو دارێ لێ بدرێت لە ئیسلام واز بێنی دوو فلسێ بدرێتێ واز لە ئیسلام بێنی دوو ڤیدۆ بێنی دوو کەسی ئەحمەقیانە سەر شاشە هەندێک شوبهات بۆ ئیسلام دروستکەن تۆ گومان لە دڵتا دروست بێ ئەگەر سەرزەوی هەمووی کۆ بێتەوە تۆ بە تاقی تەنها بمێنیتەوە بە ئیمانەوە بە ئیمانێکی وە دامەزرابێ بە تاقی تەنها ئیسلامەکە بەرزەکەمەوە ئەگەیەنەوە شوێنی خۆی نەک ئەوەی عەزیەتی لاشەم بدەن ئەگەر بمسووتێنن هەتا کۆتا لەحزەی دەرچوونی ڕۆحم ئەبێ ئەحەد کەم وەکو بیلال ئەگەر ئەم یەقینە لای تۆ هەبوو ئەی گەنجی موسڵمان دڵنیابە لەوە کە تۆ دامەزراوی و تۆ کەسێکی لەو کەسانەی کە دووری لە ئاگرەوە بە هیچ شێوازی ئاگرێ بەرناکە خوای گیان ئێمە گوناهی زۆرمان کردووە پەروەردگارە 11 مانگی ئێمە گوناهمان بەرز کردەوە یا ئیلاهی ڕۆژانە چەندین جار نامەی ئەعمالمان بە گوناهەکانمان ڕەش ئەکەین بەڵام واللهی پەروەردگارە ئێمە عینادی لەگەڵ تۆیان ناکەین و بێحەیا و بێئەدەبیش نین بەرامبەر بە تۆ یا ئیلاهی غافڵین بێ ئاگاین جاهیلین یا ئیلاهی و هاتوونەتە ماڵەکەی تۆ بە زمانی بە ڕۆژەوە دەسی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆل لەسەر جەم گوناهەکانمان ببورە یا رب العالمین یا ربی خۆیان داوات لێ ئەکەین عاقبەتمان پڕخێرکە یا ربی خۆیان سەرفرەزی ئەم دنیا ئەو دنیامان کە یا ربی خۆیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئارامی بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە خۆیان ئارامی بەسەر ماڵەکانمانە ببارێنە ئارامی بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە یا ربی خۆیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خۆیان هەر کەسەمان حاجە و مشکلێکی خۆیان بۆ چارەسەرکە خۆیان ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵەکانی ساڵحکە پەروەردگارە ئەوەمان گرفت و کێشەیەکی هاتوۆتە بەردەم و ناتوانێت چارەسەریکە خۆیان تۆمان هەی بۆمان چارەسەرکە خۆیان ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان کەم ڕزقە حەڵاڵی زیادکە پەروەردگارە ئەوەمان قەرزارە قەرزی سەرشانی سووکە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خۆیان داوات لێ ئەکەین ئیمانمان سەلامەتکە یا رب العالمین خۆیان ئیمانمان سەلامەتکە یا ئەکرەم الئەکرەمین
يا ربي خويا داوال لي أكين بناوي جوان بصفتي برز باسمي عظم دائما مزلين لسر خوا ناسي وطاعة وعبداتي يا رب العالمين خويا استقامة ما لسر الدين داري في بخشة يا أكرم الأكرمين خويا لقناهي دايك وباك من مبورة لقناهي براو خشكان من مبورة لقناهي خزمك سكار من مبورة يا ربي خويا لقناهي خوشبستان وما مصان وقتابيان من مبورة يا ربي خويا عاقبة من برخيرك لم دنيا در من مك بإيمان والنبي خويا لم دنيا در من مك بشاتمان والنبي يا أكرم الأكرمين خويا بمن جرى لو عبدانيك تولي راضي يا رب العالمين بمن جرى لو عبدانيك ضلي بيغمبري خويا صلى الله عليه وآله وسلم شهادة كان يا ربي خويا لجر سيبري آلاي أو خوش يستمعنا حشر من كي بأمتي أو قبول من كي برشفاعتي أو من بخي يا ربي خويا جان طاعة عبادتي أما جر رمضان من لي ورقرا يا رب العالمين خويا شواني قدر من لي ورقرا پروردگارا عبادتي تراويح من لقبولك روجو كان من لقبولك نيجا جماعة كان من لقبولك وتار دانشتن من لخزمتي وتار كان لقبولك بلاو كرنويش تباشا كان من پروردگارا لقبولك هر صدقه وخير وخيراتك من كله يا إلهي لمن قبولك سرفت كان من لقبولك زكاة كان من لقبولك يا ربي خواجان قبولي خوت من بدر يا أكرم الأكرمين يا ربي خواجان إما لما جي سوى الصلاة وبيغمبر إخوة صلى الله عليه وآله وسلم أنيرين خواء الصلاة إما بيبقينا خواء الصلوات يخوت بسر يا ببارينا يا ربي خواء يكيك نوما لخزمتي أبينا يا رب العالمين يا ربي خواء داوال لأكين أم دعاء ونزاء نزولي خمان برزكين وخواء لمن قبولك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواه يقول لقناه من الشيء وجبوري خواه لمن قبولك